پاش کوشتنی جۆرج فلۆید لە ساڵی پاردا بەهۆی پۆلیسەوە خۆپیشاندانی ناڕەزایی لە شەقامەکانی ئەمریکادا تاویساند. هاوکات ئەو کاردانەوەی ئەنجومەنی بەڕێوەبەرایەتی کۆمپانیاکانیشی گرتەوە بۆ پیشاندانی هاودەنگی. هەندێک لەو کۆمپانیانە ملیۆنەها دۆلاریان وەک کۆمەک بەخشی لە پێناو پشتیوانیکردنی پرسی دادپەروەری نەژادی. جاستن هانسفۆرد لە زانکۆی هەوارد لە واشنگتن یاسا دەخوێنێت و هاوکات سەرۆکایەتی سنتەری سۆرگۆت مارشال دەکات بۆ کاروباری مافەمەدەنیەکان و دەڵێت من ئەوم بینی کە گەرموگوڕێک هەیە بۆ کۆمەکی دارایی ڕاستەقینە لەلایەن کۆمپانیا ئەمریکەکانەوە، هەروەها کۆمەکی کۆلێژ و زانکۆ دەرینەکانی ڕەشپێستەکان و کۆمەکی ڕێکخراوەکانی دادوەری کۆمەڵایەتی و زوتنەوەی ژیانی ڕەشپێستەکان گرنگە. تێکرا توانیان دەیان ملیۆن دۆلار کۆ بکەنەوە زیاتر لە 7 ساڵەی پێشوو کە کۆیان کردبووە. لە بواری وەرزشیشدا کۆمسیاری تۆپیپی ئەمریکی داوای لێبوردنی لەو دوو یاریزانە کرد لە بەرەوەی دەمودەست گویان لە نیگەرانەکانی نەگرت بوو سەبارەت بە ڕەگەزپەرستی، لەبەر ئەوە 250 ملیۆن دۆلاریان پێشکەش کرد بۆ چارەسەرکردنی ئەو پرسە بۆ 10 ساڵی داهاتوو. کۆمپانیای گەورەی واڵمارت بەڵێنی داوە کۆمەکی 100 ملیۆن دۆلار ببەخشێت بۆ ماوەی 5 ساڵ بۆ بەرەنگاربوونەوەی نەژادپەرستی سیستماتیکی. لەو ماوەیەدا کۆمپانیای زەبەلاحی پیپسی کە 132 ساڵە دامەزراوە لە ڕیکلامێکدا وێنەی خانمە ڕەشپێستێکی دانابوو. ئەو کۆمپانیا ئەمریکی دەڵێت هەستیان بەوە کردووە کە ئەو ڕیکلامە ڕیشەکەی دەگەڕێتەوە سەر وێنەیەکی ئاسایی نەژادگەرایی، لەبەر ئەوە هەستاوە بە بەخشینی کۆمەکی 400 ملیۆن دۆلار بۆ ماوەی 5 ساڵ لە پێناو گەشەپێدانی کۆمەڵگەی ڕەشپێستەکان. یەکێک لەو شتا سەختانەی کە ڕوبڕی کۆمەڵگەی ڕەشپێست ئەمریکەکان بووەتەوە و ئەو کەسانەی کە هاوسۆزن لەگەڵماندا ئەوەیە کە تا ئێستا ئەو حاڵەتە ساڕێژ نەبووە. لەبەرەوە ڕووداوێکی ئەو وەحشی گەرانە کە بە قۆناغەکانی خەمباری و ساڕێژیدا تێپەڕێت تێگرا لەم شتانە دوجار بەرەو ڕوودانی ڕووداوێکی دیکە دەڕۆن. بەپێی تێڕوانینەکانی هانسفۆرد شەرمەزارکردنی ئەو ئەفسەری پۆلیسەی میناپۆلیس دێریک شۆڤین لە مانگی پێشوودا ساتە وەختێکی هەستیار بووە. نەوە بنەوە کاتێکی زۆرمان تێپەڕان بەبێ ئەوەی هەرگیز پێشبینی ئەومان کردبێت کە ئەفسەرێکی پۆلیس تاوانبار دەکرێت بە کوشتنی پیاوێکی ڕەشپێست. من بیرم لە دادگاییکردنی ڕۆدنی کینگ و دادگاییکردنی تریفون مارتن دەکردەوە. جیاوازی دەرەنجامێکی لەوەدا بوو هاوپەیوەند بوو بۆ ڕاستی کە بووەتە هۆی بەرزکردنەوەی هۆشیاری لەلایەن دەستەی سوێندخوێنەرانەوە کە بتر تێگەیشتن لە ڕاستیەکانە ئایا ئەو ئەفسەرە 100% لەسەر حەق بووە لەو کاتەدا یان نە. ساندرس دەڵێت پێویستە ئەوە لە بەرچاو بگیرایە بۆ ئەفسەرەکانی دیکەی پۆلیس کە لەسەر وەختی جانەدەزانی فلۆیدا ئامادە بوون. سێ کەسی دیکە هەبوون کە دەرەنجامی تاوانەکە مەترسیدار بوون، سەیری ئەو کردەوە نایاساییان دەکرد وەک هاوکاری و هاندانی کوشتن کە لە بەرچاویاندا ڕوودەدات لە کاتێکدا دەبینن هاوڵاتیان دەیانەوێت ڕێگریان لێ بکەن و بیوەستێنن. ئەو ئەفسەرانە چاوەڕێی دادگاییکردنەکەیان دەکەن. لەو ماوەیەدا دوجار سەرۆکی داواکاری گشتی ئەمریکا مێرک گارلند کۆمەڵێک لێپێچینەوەی بوێرانی ئەنجامدا لە بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیسدا لە هەردوو شارە ئەمریکیەکە. یەکێک لە شارەکانی ئەو شارە بوو کە جۆرج فلۆید تیایدا گیانی لەدەستدا. دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران بڕیاریان لەسەر یاسای جۆرج فلۆیددا سەبارەت بە دادپەروەری لە پۆلیسدا. ئەو پرۆژەیە ئەو پارێزبەندیە سنووردار دەکات کە ئەفسەرانی پۆلیس هەیانە بەرامبەر داوای یاساییە مەدەنیەکان و دامەزراندنی تۆمارێکی نیشتیمانی بۆ ڕەفتاری خراپی پۆلیس.